سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دادگای فیدرالی عێراق ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی هەڵوەشاندەوە و دەبێ موچەی 5 ساڵیش بگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی. سەرچاوەیەک لە فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق بە شارپرێسی ڕاگەیاند دادگای فیدرالی عێراق بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەو سەرچاوەیە ئاماژەی بۆ ئەوەش کرد دادگای فیدرالی لەسەر سکاڵایەکی نەوەی نوێ بڕیارەکەی دەرکردو و بەپێی بڕیارەکە دەبێت ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان موچەی 5 ساڵیش بگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە هەڵبژێردراون و لە ساڵی 2018ەوە ماوەی یاساییان کۆتایی هاتووە. عێراق 250 ملیار دیناری نارد و هەرێمیش لە ماوەی 14 ڕۆژدا موچە دابەش دەکات. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد بڕی 250 ملیار دینار لە بەغداوە بۆ موچەی فەرمانبەران گەیشتۆتە هەرێم. شێروان دوو بەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد ئەمڕۆ یان سبەی بانکی TBI و بانکی ڕەشید بڕی 700 ملیار دینار دەخەنە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی. هەر ئەمڕۆژ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لیستی دابەشکردنی موچەی بڵاو کردەوە و بەپێی لیستەکە دابەشکردنەکە 14 ڕۆژ دەخایەنێت و لە سبەی نێوە دەست پێ دەکات و ڕۆژی 8 مانگی داهاتوو کۆتایی دێت. ئەوەش لە کاتێکدایە بەپێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی دارایی هەرێم ئەمە موچەی مانگی تەمووزە و دیارنێ موچەی مانگەکانی 8 و 9 چۆن و کەی دابەش دەکرێت. کۆمپانیای سۆمۆ ڕایگەیاند هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە دەست پێ دەکاتەوە. سەرچاوەیەک لە کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق ناسراو بە سۆمۆ ڕایگەیاند شاندێکی کۆمپانیاکە و وەزارەتی نەوتی عێراق و هەرێمی کوردستان سەردانی تورکیایان کردووە و لەگەڵ لایەنی تورکی لە نزیکەوە بۆری نەوتیان بەسەر کردوێتەوە بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە. سەرچاوەکە وتیشی بەم نزیکانە یەکەم جار وەک تاقیکاری نەوت بە ڕێگای بۆری هەناردە دەکرێتەوە. کۆمپانیای سۆمۆی عێراق و کۆمپانیای بۆتاشی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کۆبوونەوەیان ئەنجام داوە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقیش لە گوتاری خۆی لە نیویۆرک ئاماژەی بە پێشکەوتنی دانوستانەکانی تیمەکانی تەکنیکی کردووە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. لە 25 ئازاری ڕابردووەوە تاوەکو ئێستا هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە وەستاوە. لە گوێرەی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا پێویستە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات. لا بەرامبەردا شایستەداراییەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دابین دەکرێت. خواتان لەگەڵ.